یەکێک لە بەرهەمەکان کە کارێکی وەرگێڕانی زۆر بەڕێز هاوڕێ عەلی نەجات کە ئەویش کتێبی تێڕامانەکانە لە نووسینی مارکۆس ئۆریلیۆسە. بێگومان ئەم کتێبە یەکێکە لە بەرهەمە نوێیەکانی زۆر بەڕێز هاوڕێ عەلی نەجات کە بە خۆشحاڵی وێستە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە و قسە و باسی زیاتر دەربارەی ئەم کتێبە و ناوەڕۆکی کتێبە کاکەین. بەخێر هاتی، خێربێ سەرچاومان. زۆر سپاس دەکەم. کتێبی تێڕامانەکان کە با بڵێن لە نووسینی مارکۆس ئۆریلیۆسە، باز لە چی ئەکات و چیش وای لە تۆ کرد کە وەرگێڕان بۆ ئەم کتێبە بکەی؟ بەڵێ، دووبارە سپاس بۆ میوانداریە. تێڕامانەکان یەکێکە لە هەرە کۆنترین کتێبەکان کە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە بەردەستە لە بەردەستی خوێنەرە. مارکۆس ئۆریلیۆس کە نووسەری کتێبەکەیە یەکێک لە پێشەنگەکان لە بواری فەلسەفەی ستۆیسیزمە کە بە عەرەبی پێوترێت فەلسەفەی ڕێواقی. لە هەمان کاتە کە بیرمەند و فەیلسوفێکی گەورەیە هاوکات ئیمپراتۆری ڕۆما بووە کە لە ساڵی 161 زاینیوە تا 180 زاینی کە نزیکی 2000 ساڵ پێش ئێستەیە ئیمپراتۆری ڕۆما بووە و لە کاتێکە کە ڕۆما لەو سەردەمەیە زلهێسترین و دەسەڵات فراوانترین دەوڵەتی و سەردەمە بووە کە سنووری ڕۆژهەڵاتی کوردستانی ئێستا و ئێران بووە و سنووری ڕۆژاوای ئەڵمانیای ئێستا و بریتانیا بووە کە قەڵەم ڕەویەکەی زۆر فراوان بووە. بۆیە ئەو پێشەکیان باس کرد بۆی تێبگەین کە ئۆریلیۆس لەو سەردەمەیە کە ئەتوانین بڵێن دەسەڵاتدارترین مرۆڤی سەرزەوی بووە، چک بەرهەمێک و چ کتێبێکی نووسیوە کە ناوەڕۆک و ناوەخنی کتێبەکە باس لە سادەیی و لە خاکی بوو نەکات کە ئەمە شتێکی زۆر دەگمەنە. ئەم کتێبە خۆی ناو خۆیدا لە 12 نامیلکە پێکاتوە. ئەم نامیلکانە ئۆریلیۆس بە درێژایی ئەو 19 ساڵی کە ئیمپراتۆر بووە لە کاتی گەشتەکانیە بە ئیمپراتۆرێتەکەی خۆیە و لە کاتی ئەو سەرکێشیە سەربازیانی کە کردوێتی بۆ فراوانکردنی قەڵەمڕەوی وڵاتەکەی ئەم یادداشتانی نووسیوەتەوە. باش تەبان یادداشتەکان هەم کۆمەڵێک وانە و پند لە ژیانی خۆیەوە باسە کات کە مرۆڤ پێویستە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخی دەوروبەری و لەگەڵ کەسانی دەوروبەری بکات و هەمیش کۆمەڵێک ئامۆژگاری زۆر باشی تایە بوو کە بۆ هەموو تەمەنێک بۆ هەموو سەردەمێک گونجاوە. ئەوەی کە تێبینی ئەکرێ لەناو کتێبەکە زمانێکی زۆر سادە پەیڕەو کراوە لە نووسینەوەی هەم یادداشتەکان و هەم ئامۆژگاری و تێبینیەکانیش. هۆکارەکەی چیەکە فەیلسوفێکی گەورە یان سەرکردەیەکی شۆڕژگەر ئەوێت بە زمانێکی سادە بنووسێ؟ بەڵێ، هەر لە پێشەکی کتێبەکە خۆی باسی کردوواڵێ یەکێک لەو شتانی کە تووڕەم ئەکات لە فەلسەفەیە نووسینە بە زمانی قورس. لەبەرەوەی نووسین بە زمانی قورس بۆ دەستەبژێرێکی دیاریکراوی کۆمەلگایە بۆ خەڵکی ئامانە. لە کاتێک ئەم ئامۆژگەرانی کەم بە ئەم لە کتێبەکەیە باسیەکات هەموو کەسێکی یعنی هەتا خوێنەرێکی زۆر سەرەتایی ئەتوانێت لێیان تێبگات. ئەمە هیچ لە توانای نووسین و دەربڕینی ئۆریلیۆس کەم ناکاتەوە بە پێچەوانەوە وەکو باسەکە وەکو هەموو ڕخنەگرانی ئەدەبی باسیەکەن. ئەم کتێبە دەستورێکە لە دەستورەکانی یعنی کتێبێکە لە دەستورەکانی فەلسەفەی ستۆیسیزم. بەڵام جەخت لەسەرەوە کاتەوە کە پێویستە لە نووسینی بابەتە فەلسەفەکانە سادەیی بە هەندوەر بگیرێ بۆەوەی هەموو تاکێک هەموو کەسێک بتوانێت لە هەموو سەردەمێکە لێ تێبگات. زۆر باشە. گرنگترین بیر و باوەڕەکانی ستۆیسیزم چین؟ ستۆیسیزم خۆی فەلسەفەیە کە تقریباً لەسەر دەستی گەورە فەیلسوفی یۆنانی زینۆن دروست بووە و یان با بڵێن دامەزراوە کە هاوکات لەگەڵ ئەرستۆ و ئەفلاتون ئەژیاوە، بەڵام لەبەر زاڵبوونی ئەفلاتون و ڕێبازەکانی ئەفلاتون و ئەرستۆ و سوقرات بەسەر ئەو سەردەمەیە بەڕاستی زینۆن ناوی دەرنەکردووە. بەڵام 200 ساڵێک دوایەوان ئۆریلیۆس لەبەرەوەی ئیمپراتۆر بوو دەسەڵاتدار بووە، زیاتر قسەکانی بیستراوە. ئەم ڕێبازە لەسەر ئەگەر بڵین لە دووسێ دێڕی کورتە پوختی بکەمەوە کە زۆر زەحمەتە لەبەرەوەی زۆر قوڵە، بەڵام ئەگەر کورتی بکەمەوە باس لەوا کات کە ژیانی مرۆڤ ئەوە نییە کە ئەو ڕووداوانە نییە کە لە ژیانی ڕۆژانەی ڕۆدەن، بەڵکو کاردانەوەی خوێتی بۆ ڕووداوانە. یعنی دڵخۆشی و خەمباری مرۆڤ یان ڕەشببینی و گەشتبینی مرۆڤ
هیچ پەیوەندی بە ڕووداوەکانەوە نییە، پەیوەندی بە تێگەشتنی خۆیەوە بە ڕووداوەکان. ئەگەر خۆی بڕیار بدات بیرکردنەوەی ئینسان ڕووداوەکان یان ڕووداوەکان ناهێنێت؟ نا، ئەگەر جوانتر ڕوونی کەمەوە ژیانی مرۆڤ بریتە لە زنجیرەیەک لە ڕوودا کە لە کللتوری خۆمانە پێوتێ قەدەر. ئەم قەدەرە کە بەسەر مرۆڤەکانە ڕۆیات دوو شێوە هەیە بۆ وەرگرتنی ئەو قەدەرە یان قبوڵکردنی ئەو قەدەرە. شێوازێکیانەوەیە کە کۆڵ بدەیت بۆ ڕووداوە خراپەکان و ڕەشبین بیت، و شێوازێک شەوەیە کە گەشتبین بیت و بەردەوام بی لە کۆڵنەدان و لە ژیانکردن لەسەر ئەو شێوازێک کە خۆ دەتەوێت. مەبەستی سەرەکی کتێبەکە ئەوەیە کە یان با بڵین توان بڵێم ناواخنی یان ڕەگی فەلسەفەی ستۆیسزم ئەوەیە کە مرۆڤ خۆی بڕیارەیەت ڕووداوەکان چۆن ببینێ، کە کارەساتێکیشی بەسەریەت خۆی بڕیارێ ئایا کۆڵ بدا و بکەوێت. ینی نمونەیەکە هێنێتەوە بۆ نمونە لە کتێبەکە ئەڵێ دوو کەس لە هەمان شوێنە ڕووداوێکیان بەسەردێت، سێرەکی کاردانەوەیان جیاوازە بە ڕووداوەکە، هەمان ڕووداوە هەمان زنجیرەی ڕووداوی وردیلەیە کە قەدەری و دوو کەسە دروستەکەن، بەڵام سێرەکی کاردانەوەیان جیاوازە. ئەمەش دەرخەری ئەوەیە کە بەڕاستی دڵخۆشی و خەمباری ژیان بۆ مرۆڤێک قەناعەتی خۆی و بیر و باوەڕی خۆی بڕیاری لەسەر ئەو کەسێک کە قەناعەتی هەیە، ئەو کەسێک کە قەدەر قبوڵەکات، ژیانێکی هەیە و ئەو کەسەشی کە کۆڵ ئەیات و کە ڕەشبینانە شتەکان دەبینێ ژیانێکی تری هەیە. زۆر باشە. تۆ باسی مێژوویەکت کرد، بەڵام بیستەبت مێژووی ستۆیسزم ئەگەڕێتەوە بۆ کەی و ئەوەشی کەوای لە تۆ کرد ئەم کتێبە وەربگەڕێتە سەر زمانی کوردیانی سوودی ئەم کتێبە بۆ خوێنەرێکی کورد چییە؟ بەڵێ، کتێبەکە پێش هەموو شتێک دیارەت بوو لە هاوڕێیەکی عزیزەوە کە کورد نییە، کە وەرم گرت و خوێندمەوە، بەڕاستی چێژێکی زۆرم لێبینی و سوودێکی زۆرم لێبینی. ئەتوانم بڵێم ئەمە قسەی من نییە، قسەی ڕەخنەگرانی بواری ئەدەب و بواری تەسەوفە کە زۆر لە زانە سۆفیەکانی ئیسلامیش لە سەردەمی عەباسیەکان و دواترە کاریگەر بوون بەم کتێبە. هۆکارەکەشی ئەوەیە کە قسە لەگەڵ ڕۆح و لەگەڵ ویژدان و لەگەڵ دەرونی مرۆڤاکات. بەڕای من ئەو کاتێک کە خوێندمەوە پێم وابوو کە کتێبخانی کوردی پێویستە کە ئەم بەرهەمە ناوازەی لە کتێبخانەکەی هەبێت، بەتایبەتی کە بۆ زۆربەی زمانەکانی گیان وەرگێڕاوە. بۆیە تامان ئەمە کتێبی یەکەم و کاری یەکەمم نییە، بەڵام تایبەتمەندیەکی جیاوازی هەیە و یەکێک لەو خاڵانی تریش کە زۆر هاویندام لەم سەردەمەیە با بڵێن وەری بگێڕم، چونکە ئاگادارین کە کللتوری خوێندنەوە لە دوای تەکنۆلۆژیاوانە زۆر لاواز بووە، بەتایبەتی ئەم جۆرە کتێبانە کە خەڵک لێ ترسێ وازانێ فەلسەفەیەکی لی تێناگە بە ئاسانی. بەڵام ئەوەی کە هەنیان بەجددی لەم کاتەیە وەرگێڕانی بۆ بکەمەوە بوو کە کتێبەکە دەستپێک و کۆتای نییە، هەر لاپەڕێکی کتێبەکە هەڵبیتەوە کۆمەڵێک ئامۆژگاری و کۆمەڵێک ڕێگات پیشانەیە بۆ شێوازی ژیانکردن، بۆ شێوازی بەردەوام بوون لە ژیانکردن کە هیچ پێویست ناکە لە سەرتاوە بیخوێنیتەوە ئەگەر حەزی خۆ نەبێت. ینی کۆمەڵێک ئامۆژگاریە کە دابش کراوە بەسەر کتێبەکە. هیچ پەیوەندیەکی بە مێژووە هەیە، بە ڕووداوەکانی مێژووە هەیە؟ تەنها وەکو نمونە هێنانەوە باسییان نەکات. بۆ نمونە لەو شوێنەیە کە باسی خاکی بوون و سادەیی ئەکات، باسی جۆلیۆس سیزاری ئیمپراتۆری ڕۆماکات، ئەڵێ خوێنەر بیر بکەرەوە کە ئەو پیاوە لەو پڕی دەسەڵاتی خۆیان بەڵام بوو بە گەردیلەیەک و نەما مرد، بۆیە لوت بەرزمە بە و خراپ مەبوو بۆ کەسانی دەوروبەرت. ینی ئەگەر بیر و فکری ئۆریلۆس لەو سەردەمەیە بخوێنیتەوە بەڕاستی توانم بڵێم زۆر مای شۆکە، لەبەرەوەی لەو کاتەیە بەرگری لە کۆیلەکان کردووە و توێ تێمانە مرۆڤن کە هەتا ئێساش کۆیلەی و جۆرە لە بە کۆیلەکردنی مرۆڤ تا ئێستا لەلایەنە کللتورە ماوە. بەڵام ئەو لەو سەردەمەیە کە دەسەڵات دارترین مرۆڤی ئەو سەردەمە بووە، دەستی بۆ چەمکانە بردووە بۆ ئازادکردنی فکری مرۆڤ، بۆ ئازادکردنی جەستەی مرۆڤ. بۆیە باسە مێژوویەکانی کە باسیەکات تەنها نمونە هێنانەوەیە، ینی ناوی کەسێکە هێنێ و ڕوونیەکاتەوە کە بۆ باسی و کەساکە. کەواتە ئەتوانین بڵێن کتێبەکەت بە تەنها لە بازنەیە کە بە دەوری ستۆیسزما ئەخولێتەوە و ناچێتە هیچ بابێکی ترەوە، یان لە ڕووی با بڵێن سیاسیشەوە هەندێک ڕووداوی تایە کە جێگای ئاماژە پێکرد. ڕووداوی سیاسی نووسەرەکە بۆ خۆشی شۆڕژگێڕ و فەیلسوفە. ڕووداوی سیاسی تایە، بەڵام وەکو گێڕانەوە نازاتر وەکو پندوەرگرتن. و بۆی ڕوونتری بکەمەوە کتێبەکە نایەت پێناسەی ستۆیسزم کات بەڕاستە خۆی بۆ کەسەکان، بەڵکو
وەکو باسم کرد کۆمەڵێک ئامۆژگاریە کە لەسەر کۆمەڵێک بناغا بۆ نمونە بناغی ئەوە کە مرۆڤ لە بە هەموو درێژایی ژیانی ئەبێت ئاگداری دووشت بێت کە کۆڵیان بۆ نەدا و تەسلیمان نەبێ کەویش ئازار و ئارەزوون باس لەوا کات کە جەستا بێ دوای عقڵ بکەوێت نەک عقڵ دوای جەستە بکەوێت باس لەوا کات کە ڕووداوەکانی دەور و بەرمان یان ئەو شتانی کە بەسەرمانە ڕۆیان دوو جۆرن جۆرێکیان لە دەسڵاتی خۆمانایە کە بیگۆڕین ڕووداوەکانی ڕۆژانی ژیانی خۆمانە جۆرێکیش ئەو ڕووداوانەیە کە لە دەرەوە ڕۆیان و کە بۆ نمونە کارەساتە سروشتەکان بۆ نمونە بوومە لەرزە لافاو باس لەوا کات دەڵێت هیچ لەو ڕووداوانە لەو دوو جۆرە مایی ئەوە نییە کە تۆ خەمی بۆ بخۆی شایانی ئەوە نییە کە تۆ دانیشی بە دیارەوە و ژیانی خۆ و پڕکی لە خەمۆکی و لە بێتاقەتی لەبەرەوەی ئەوانەی کە لە دەستی تۆیە ئەتوانی بیان گۆڕی چاکیان بکەی بە بێوەستان مەوەستە و چاکیان بکە ئەوانەشی کە لە دەستی تۆیان نیە هەتا 100 ساڵی تر خەمیان لێ بخۆی هیچ ناگۆڕێ لەبەرەوە خەم مەخۆ خەریکی باشترکردنی ژیانی خۆت بە و ئەو قەدەرە قبولکە کە دروست بۆ ژیانی باشە کاکاوڕێ ئەم بەرهەمەکە کاری وەرگەڕان بۆ کردووە بێگومان بەرهەمی ترت هەیە بەرهەمەکانی ترت دەربارەی چی بوون بڵێ ئەمەوێت جیاوازیەک ببینم لە نێوانی ئەم بەرهەمەت و بەرهەمەکانی ترت پێش ئەم کتێبە بەرهەمی پێشووترم کتێبی مرۆڤ چیە بوو کە لە نووسینی مارک توینە ئەویش کتێبێک کە هەر ڕۆمانە بەڵام تۆزێک بەرگێکی فەلسەفی لە خۆک دەویش تا بڵێم جیاوازەکان ئەوەیە کە ئەم کتێبیان زۆر زاهیدانەترە زۆر سۆفی گەرانەترە پیرۆزیەکە هات بە مرۆڤ پیرۆزیەکە هات بە سروشتی مرۆڤ بەڵام کتێبی یەکەم جۆرێک لە داماڵینی هەنێک پیرۆزی تیا بوو لەسەر لە مرۆڤەکان و دەستی بۆ هەنێک لە خەسڵەت و سیفەتەکانی مرۆڤ ئەبرد کە دەرخەریەوە بوو کە مرۆڤ ئەو بوونەوەرە پیرۆز و گەورەیە نییە کە ئیدعایە کات مرۆڤ سنتەری بوون نییە بەڵکو یەکێکە لە هەر بوونەوەرە هەر ئاسایەکانی گردون جیاوازەکار ئەوە بوو بەڵام هەردوو کتێبەکە بە زمانێکی سادە نووسراون کە من زۆر جەختە سەرەوەکەمەوە پێشم وایە نووسین بە زمانی سادە دەرخەری لاوازین نووسەرەکە یا وەرگێڕەکە نییە بە پێچەوانەوە لە ئێستاە کە خەڵک پێڵێ عەسری سورعایان سەردەمی خێرایی بەڕاستی خوێنەر کاتێەوەی نییە کە مانگێک دوومان بدە کتێبێکی زۆر قوڵ و ئاڵۆزەوە دابنیشێ تا لە چەمکێکی زۆر سادە تێ بکات ئەکرێ بە شێوازێکی سادە بنووسری وەڵام مانایەکی قوڵیشی هەبێت ئەم کتێبە نمونەیەکە لەسەرەوە بەڕاستی ینی هەر خاڵێک لە خاڵەکانی کتێبەکە بخوێنیتەوە سیرەکەی خۆت لە ڕووداوەکەی بینیتەوە ینی خۆت بخیتە شوێنی ئەو کەسێک کە قسەی بووە کات سیرەکەیت ئەم نووسینە تۆگرێتەوە و پەیوەندی بە ژیانی تۆ هەیە وتوانی هەرو لە حسەیە لە ژیانی خۆتا ئەو بیر و باوەڕە جێبەجێ بکەی و بەبێەوەی پێچوپەنای فەلسەفی تیابکات بێەوەی کە زۆر بیباتەوە بۆ ڕەگوڕیشەی وجودیان فەلسەفییانەوەە تەنها بە زمانێکی زۆر سادە لەگەڵ خوێنەرەکە قساکات و ئامۆژگاریە کات کە وابکە و وامەکە ئەگەر وابکەی ئەوە دەرەنجامەکەیت ئەگەروانەکەی ئەو دەرەنجامەکەی دەستەکانت خۆش بێ سوپاس کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز هاوڕێ عەلی نەجات وەرگێڕ سوپاس بۆ تۆ زۆر سوپاس بۆ ئێوە دووبارە